ڕاگەیاندنی هاوبەشی کۆمیتەی ناوەندی حزبی کۆمۆنیستی ئێران و هەیئەتی ئەجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگیری ئێران ڕاهی کارگەر تەقینەوە کارە سازبارەکانی بەندەری ڕەجایی بەرپرسیارەتی یەکامەکانی ئەم کردەوە دژەمرۆیە لە ئەستۆی کۆماری ئیسلامیە. ڕۆژی 6 گوڵانی 1404 چوار تەقینەوە لە هۆڵەکانی سینا و بێتا کە سەر بە دامەزراوەی مستەزعەفان بوون و لە نێوان 500 تا 700 متر هەتا 1 کیلومتر لە یەکتریەوە دوور بوون لە گەرمێ کاتی کارکردندا گیانی سەدان کرێکاری گرت و نزیکەی 2000 کرێکاریش بە برینی قوڵەوە ڕەوانەی نەخۆشخانە کرد. لە هۆڵەکانی سینا و بێتا سەدان کەس لە کاتی تەقینەوەکەدا سەرقاڵی کارکردن بوون. لە یەکەم ساتەکانی ڕوودانی کارەساتەکە حکوومەتی ئیسلامی وەک هەمیشە با بڵاوکردنەوەی هەواڵی دژبەیەک سەپاندنی سانسۆڕی بەربڵاو و ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی زانیاری سربەخۆ بارودۆخێکی وای دروست کردووەکە بە ئەنقەس هۆکارە سەرەکیەکانی ئەم کارەساتە لە دۆخێکی ناڕوون و تەمومژاویدا بمێنێتەوە. ناڕوونیە بەردەستەکان کۆمەڵێک ئەگەری ڕاستەقینە دەخەنە ڕوو لا بەڕێوەبردننی خراپ و کەم تەرخەمی بەرپرسانەوە بگرە تا گەندەڵی سیستماتیک لە بەڕێوەبردننی بەندەرەکاندا کە ڕێگەی بۆ هاتنی کانتنری بێ بەیاننامە و کۆتکراوی لەلایەن تۆڕە گەندەڵە نافەرمیەکانەوە کە برایانی قاچاقچی ناسراون بۆ ئەمبارەکانی سەر بە دامەزراوەی مستەزعەفان خۆش کردووە. لە پەنای ئەم حاڵەتانەدا ئەگەری خراپراری تێرۆریستی پلان بۆ دانراویش کە ژمارەیان کەم نەبووە هەروەها بە لە بەرچاوگرتنی لاوازی و کەلێنە بەربڵاوەکانی ناو دەم و دەستگا ئەمنیەکانی ڕژیم ناتوانرێت وەک هۆکاری ئەگەری ئەم تەقینەوە ترسناک و هاوکاتانە لە بەرچاو نەگیردرێت. ئەوەی کە هیچ گومانی تێدانە گیان لە دەستان و برینداربوونی ژمارەیەکی زۆر لە کرێکارانی زەحمەتکێش و ماندوو هاوڵاتیانی بێتاوانە. کارەساتێکە جارێکی تر کەم تەرخەمی، ناکارامەیی و بێبەهابوونی گیانی مرۆڤەکانی لە ڕوانگەی دەسەڵاتی ئیسلامیەوە بەڕوونی دەردەخات. دەسەڵاتی کۆماری ئیسلامی و بەرپرسانی وڵات بەرپرسن لە پاراستنی گیانی کرێکاران و هەموو ئەو کەسانەی کە لەم بەندەرەدا کار و ژیان دەکەن. لە بەندەری ڕەجایی وەک استراتێژی ترین بنکەی ئابووری ئێران لە 20 کیلومتری بەندەر عەباس 14,000 کرێکاری ڕاستەوخۆ و 42,000 کرێکاری شارەزا، نیمچە شارەزا و ئاسایی لە بەشەکانی وەک دەریایی، بەندەری، تەکنیکی وەندازیاری، بازرگانی، پشکنین و پاڵپشتی ناوچەی تایبەتی ئابووری بەندەری ڕەجایی سەرقاڵی کارن. نابەرپرسیارەتی و کەمتەرخەمی بەرپرسانی کۆماری ئیسلامی بەرامبەر بە گیانی کرێکاران و موچەخۆران تەنها لە قوربانی بوونی گیانی سەدان کرێکار لە ئەنجامی ئەم تەقینەوە جنایەتکارانەدا بەرتەسک نابێتەوە. ڕۆژی 28 ئاڤریل بەرامبەر لەگەڵ ڕۆژی جیهانی ئەمنیەت و تەندروستی کار کە ساڵی 2003 زاینی بە دەستپێشخەری ڕێکخراوی جیهانی کار بە مەبەستی جەختکردنەوە لەسەر ئەو ڕۆڵەی کە زیانەکانی ڕوودا و نەخۆشیەکانی شوێنی کار لەسەر تەندروستی کرێکاران هەیەە و هەروەها بە مەبەستی گرنگیدان بە پشتگیری لە ڕوودا و نەخۆشیەکانی شوێنی کار و پاراستنی تەندروستی کرێکاران دیاری کراوە. پێویستە ئەوەش لە بەرچاو بگرین کە بە چاوخشاندنێک بەسەر باروزۆخی ئەمنیەتی کار لە ئێراندا لەگەڵ کارەساتێکی گەورە لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ئێران بەرەوڕووین. بە گوێرەی ئەو راپۆرتانەی سەبارەت بە ڕووداوەکانی کار بڵاوکراوەتەوە لە ماوەی 13 گوڵانی 1403 هەتا 7 گوڵانی 1404 2079 بنەماڵەی کرێکاری بەهۆی لەدەستانی ئازیزانیان خەمبار بوون و 16273 کرێکاریش بەهۆی ڕووداوەکانی سەرچاوەگرتو لە نەبوونی ئەمنیەتی شوێنی کار بە توندی بریندار بوون. جیاوازی کاردانەوەی بەرپرسانی کۆماری ئیسلامی لەگەڵ کاردانەوەی خەڵک لە ئاست کارەساتی تەقینەوەکانی بەندەری ڕەجایی نیشان دەدات کە لەگەڵ دوو ڕوانگەی تەواو دژ بە یەک بەرەوڕووین. لەلایەک خەڵک و ڕوانگەی کۆماری ئیسلامی ڕێک لەو کاتەداکە بەرپرسانی کۆماری ئیسلامی بە مەبەستی ڕێگریکردن لە ڕوونبوونەوەی ڕاستی ڕووداوەکە و بێتواناییە ئەمنیەکانی ڕژیم لە پاراستنی گیانی کرێکاران و ڕۆڵی برایانی قاچاقچی لە ڕوودانی ئەوە ڕووداوگەلێک دەست بەکار دەبن و خۆڵ لە چاوی خەڵک دەکەن و
مەرگی کرێکاران بەلایەنەوە گرنگێکی ئۆتۆی نییە. هاوپیشەیە جەماوەریەکان لەگەڵ بنەماڵە خەمبارەکان ڕوانگەیەکی مرۆیی نیشان دەدات. تووڕەی خەڵک لە سەبەبکارانی تەقینەوە جنایەتکارانەکان و نابەرپرسیارەتی بەرپرسانی کۆماری ئیسلامی و خەمی گەورەی ئەوان سەبارەت بە گیانەدەستانی سەدان کرێکار و زەحمەتکێشی ئەم بەندەرە ئاماژەیەکی بەرچاوە لە هاوپشتی بەربڵاوی جەماوەری لەگەڵ بنەماڵە خەمبارەکان. ڕێک لە بارودۆخێکداکە لە شەوی کارەساتەکەدا دەنگ و ڕەنگی حکوومەتی ئیسلامی خەریکی پەخشکردنی بەرنامەی ڕوتین و بێزارکەرەکانی خۆی بوو، فستیواڵی کوچە لە بوشێر لە هاوپشتی لەگەڵ بنەماڵەی قوربانیان و سەرجەم خەڵکی خەمباری ئێران ڕێڕەسمەکەیان گۆڕی بۆ شێرڤەخوێنی واتە جۆرێک شینگێڕی نمونێکی درەوشاوەی تر لە هاوپشتی جەماوەری لە ڕیزە دوور و درێژەکانی بەخشینی خوێن لە بۆجنوورزەوە تا بوشێر، لە تارانەوە تا هەمەدان و دەربڕینی هاوخەمی و هاوپشتی ئاشکرا لە ئابادانەوە تا مەریوان شایەتی بووین. کارزانەوەی تووڕەی خەڵک بەرامبەر بەم تاوانە و ڕاگەیاندنەکانی هاوپشتی لەلایەن کەسایەتیە ناودارە هۆنەری و وەرزشیەکانی وڵاتەوە لە تەنیشت هاوخەمی خەڵک بە شێوازی جۆراوجۆر قورسایی ئەو خەم و ئازارەی لەسەر شانی باقی ئەندامانی بنەماڵە و بریندارانی ئەم کارەساتە تا ڕادەیە کەم کردەوە و دیمەنێکی تری لە شکوێ کۆمەڵانی خەڵکی خەمبار نیشاندا. ئێمە کۆمۆنیستەکان لە سەروبەندی یەکی ئایار ڕۆژی جیهانی کرێکار ئەو پەڕی هاوخەمی خۆمان بە بۆنەی لە دەستانی سەدان کرێکار و زەحمەتکێش لەگەڵ بنەماڵە خەمبارەکانی ئەم ئازیزانە بنەماڵەی بەرینی کرێکارانی ئێران و سەرجەم کۆمەڵانی خەڵکی ئێران دەردەبڕین و نەفرەت و بێزاری خۆمان لە بکەران و فەرماندەرانی ئەم تەقینەوە کارەساتبارانە و نابەرپرسیارەتی بەرپرسانی کۆماری ئیسلامی ڕادەگەینین. ئێمە لەسەر ئەو باوەڕین کە بۆ نەهێشتنی ئەم بارودۆخە نامرۆڤانەیە بدوستنەوەی شۆڕەشگەرانی خەڵکی ئێران هیچ ڕێگایەکی دیکەیان نییە جگە لەوەی کە بەڕێخستنی هەموو هێز و توانای خۆی کۆڵەکەکانی دەسەڵاتی جنایەتکار و فاشیستی ڕژیمی ئیسلامی تێک بڕوخێنێت و بە بنیادنانی ئۆرگانەکانی دەسەڵاتی خۆی خەون و خەیاڵی ئاڵۆز و جنایەتکارانێ هێزە شەڕخواز و دەسەڵاتخوازەکانیش پوچەڵ بکاتەوە. بڕوخێت ڕژیمی کۆماری ئیسلامی بژی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیزم. هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕەشگێری ئێران ڕاهی کارگەر و کۆمیتەی ناوەندی حەزبی کۆمۆنیستی ئێران. چوارشەممە 10 گوڵانی 1404 بەرامبەر بە 30 ئاڤریلی 2025.